یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکخراوێکە باوەڕی بە یەکسانی ژن و پیاوەیە. هەر بۆیەش ئەمڕۆ ئێمە وەکو مەڵبەندی چەمچەماڵ لێرە کۆبووینەتەوە گەواهی دەری ئەوەیە کە یەکێتی باوەڕی بە هەموو مافەکانی ژنە. بەداخەوە چەند بانگێک پێشی سا لە سنووری چەمچەماڵ دوو پاکیزە لەلایەن کە سوکاریانەوە تیرۆر کران. بۆیە ئەمڕۆ ئێمە لەگەڵ هەڤاڵانمان لە مەڵبەند بارچی سەرشانی خۆمانمانزانی وەک وەفایەک و وەک پشتیوانیەک بۆ هەموو ژنانی ئەم سنوورە بینە سەر گۆڕەکانیان و تاجەگوڵینەی مەڵبەند و ژنان و کچانی مەڵبەندی چەمچەماڵ لەسەر گۆڕەکەیان دانین.